داوا دەکرێت لە زانکۆی گەرمیان خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەران جلوبەرگی ڕەسەنی کوردی بپۆشن و بێنە دەوام. سەرۆکی زانکۆی گەرمیان داوای کردووە کە ڕۆژانی پێنجشەممە خوێندکاران و فەرمانبەران و مامۆسایانی زانکۆی گەرمیان کە بەتایبەت لە ڕۆژانی پێنجشەممە بۆ پاراستنی جلوبەرگی کوردی ڕەسەنایەتی خوێندکاران و فەرمانبەران و مامۆسایان جلوبەرگی کوردی بپۆشن و بێنە دەوام. ئەمڕۆ دەمانەوێت بۆ زانیاری زیاتر بۆ ئەوەی کە چۆن ئەم داواکاریان کردووە بڕۆینە لای سەرۆکی زانکۆی گەرمیان ئەویش پرۆفیسۆر دکتۆر ئاراز فەریق. دکتۆر گیانسڵاو تێ بێم کاتت باش چۆن بوو ئەم داواکاریتان کرد ئەم پێشنیارەتان کرد بەتایبەت لە ڕۆژانی پێنجشەممە جلوبەرگی کوردی پۆشن هەم خوێندکاران هەم فەرمانبەران هەم مامۆسایان. سەڵاو سەر چاو بەخێر بێن. بێگومان ئەو داواکاریەکی زۆرە ملێ نییە بە زۆر نییە بە ئیجباری نیە، بەڵام داواکاری و پێشنیازی خۆمانە داواکەین لە سەرجەم خوێندکاران و فەرمانبەران و مامۆسایان بە پێی توانای خۆیان ڕۆژانی پێنجشەم جلی کوردی لەبەرکەن، هەم بۆ پاراستنی ئەو کەلتورە و کەڵچەرێک کە ئێمە هەمان هەم بۆ ناساندنی وەکو ناسنامەیەکی نەتەوەی نیشتیمانی، چکە جلی کوردی پۆشاکێکی دیارە لە جیهانەوە، پۆشاکێکە زۆر جوانە، کۆمەڵێک مۆدێلاتی هەیە، بۆیە ئێمە ئەمانەوێ ئەو نەریتە یاخود ئەو ڕەسەنایەتی کە هەیە لە جلی کوردیە لە کوڕان و لە کچان، لە پیا و لە ژن وەکو خۆی بمێنێتەوە و ڕۆژی پێنجشەممان ئەوانەی کە دەوامیان هەیە توانایان هەیە ئەتوانن و پێمان خۆشە لە بەریکەن، بەڵام بە زۆر نییە. چەند گرنگە جلوبەرگی کوردی ڕەسەن وەک بەڕێزش دەزانی ئێستا جلوبەرگی کوردیش هەندێکی گۆڕاوە. بێگومان جلی کوردی دەستکاری کرا بە تایبەتی جلوبەرگی ژنان، بەڵام مانەوەی بەڕەسەنایەتی و بەڕێکوپێکیانی سە بۆ پیاوانیش قات لەبەر بکرێت، نەک تەنها شەڕواڵێک لەبەر بکرێت لەگەڵ کراسێکە، ئەوە نا قات لەبەر بکرێتتر بە پێی مۆدێلەکانی ستارخانیە، مراخانیە، کەتافیە، مەلیکیە، هەموو مۆدێلانە هەیە بە ڕێکوپێکی لەبەر بکرێ وەکو قات و پشتێن و ئیتر بۆ ژنانیش بۆ کچانیش بە هەمان شێوە جلوبەرگی کوردی ڕەسەن لەبەر بکەن کە جلوبەرگێکی زۆر جوانە، نەک ئەوەی کە دەستکاری بکرێ بە ناوی کوردی و کوردی ڕەسەنەکە بۆ کۆمەڵگای کوردەواری بۆ ئێمە لە گەرمیان شتێکی جوان و پێم خۆشە بە زووی بمێنێتەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی داواکاریەکەت بوو، ئەوی بینیت لە ناو زانکۆی گەرمیان تا چەند پێشوازی لەم داواکاریەکە؟ بێگومان هەموو داواکاریەک ڕەنگە هەندێک بە هەڵەوەری بگرما بزانن کە بە زۆرە، نەخێر بە زۆر نیە و ئیجباری نیە، بە ئارەزومەندانەیە بەیانی هاتم دڵخۆش بووم هەندێکم بینی لە خوێندکارانش و لە فەرمانبەران و مامۆسایانم بینی، ناڵێم ڕێژەکەی زۆرە کەمە لەبەریان کورە، بەڵام یەکەم هەفتەیە تەسەوڕەکەم بۆ هەفتەکانی داهاتوو ژمارەکەی زیاد بکە. چەندە پرسیارێکی شخصیە چەند جلوبەرگی کوردیت هەیە و لە هەفتەیەکە چەند ڕۆژەی پۆشی؟ من ڕەنگەوانی کە لە دەوروبەر ئەزان کێشێ ئەوەیە کە جلوبەرگ زۆر هەیە و زۆر ئەکڕم، زۆر حەزم لە جلوبەرگە، تەسەورەکەم 8 قاتمە بێ، بەڵام ئەوەیە من هەڵیان ناگرمەیان بەخشیم دوای ماوەیەک. چەند ڕۆژ جلوبەرگی کوردی پۆشی؟ بۆ نەڕەسمیەکان و بۆنە کۆمەڵایەتەکانی گەرمیان بە جلوبەرگی کوردی بەشداریەکەم و پێنجشەممان ساڵێک شەبێ من هەموو پێنجشەمە جلی کوردیم لەبەر کردو. دیارە بینەرانی کۆباسەوەی گوێبیست بوون بریتی بوو لە قسەکانی پرۆفیسۆر دکتۆر ئاراز فەریق، سەرۆکی زانکۆی گەرمیان بوو سەبارەت بەوەی کە لە دوێنێەوە داواکاریەکی کردو یاخود پێشنیارێکی کردووە بۆ خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەرانی زانکۆی گەرمیان کە بەتایبەت لە ڕۆژانی پێنجشەمان جلوبەرگی کوردی ڕەسەن بپۆشن. ئەما وەکو ئیجباریەک نییە یاخود وەکو بڵین بڕیارێکی زۆرم لێ نییە کە بەسەر خوێندکارانە یاخود مامۆسایانە بسە، بەڵکو ئەما داواکاریەک و پێشنیارێکە بۆ پاراستنی جلوبەرگی ڕەسەنایەتی کوردی.